ڕۆژی ڕۆژنامەنووس لە ئێران، ڕۆژی خەبات و تێکۆشان لە دژی کۆماری ئیسلامی. ڕۆژی سێشەممە هەفتەی گەلاوێژ ڕۆژی ڕۆژنامەنووسی کۆماری ئیسلامی ئێران بوو. ڕژیم ئەم ڕۆژەی بە بۆنەی کوژانی یەکێک لە مەئمور ڕۆژنامەنووسەکانی لەلایەن تاالبانەوە لە شاری مەزار شەریفی ئەفغانستان ناوزەد کردووە. ئەم بۆنەیە لە کاتێکدایەکە نزیکەی 40 ڕۆژی ماوە بۆ ساڵ ڕۆژی ئەم بۆنەیە لە کاتێکدایەکە نزیکەی 40 ڕۆژی ماوە بۆ ساڵ ڕۆژی بە خاکسپاردنی تەرمی ژینا ئەمینی لە سەقز و دەستپێکی شۆڕشی ژن ژیان ئازادی. نزیکبوونەوەی ئەم یادە ڕێبەرانی ڕژیمی هێندە ترساندووەکە هەموو هێزە سەرکوتگەرە گوێڕایەڵەکانیان لە دژی خەڵکو و لەوانە لە دژی خاوەن قەڵەمەکان لە هەموو بوارەکاندا و لەوانە بواری ڕۆژنامەگەریش هێناوەتە مەیدان. هەر لە سەرەتای دەستپێکی شۆڕشی ژیناوە تا ئێستا دەستگای سەرکوتی ڕژیم زیاتر لە 100 ڕۆژنامەنووسی بەهۆی نووسینی ڕاستیەکانی خەباتی ئاشتی خوازانەی گەنجان و ناڕازیان و نیشاندانی درڕندەیی سەرکوتگەران زیندانی کردووە کە ئیلاها محەممەدی و نیلوفەر حامدی لە زومڕەی ئەو کەسایەتیانن. ئەم دوو قارەمانەی بواری ئازادی ڕادەبڕین دوای ڕووماڵکردن و بڵاوکردنەوەی راپۆرتی گیانبەختکردنی ژینا ئەمینی و بە خاکسپاردنە شکۆدارەکەی زیندانی کران. ئەوان لەم دواییانەدا لە دادگا ڕاشکاوانە وتیان کە هەمیشە لەگەڵ خەڵک بوون و شانازی بەو ئەرکانەوە دەکەن کە ئەنجامیان داوە. لەو ڕۆژەدا ڕئیسی زۆر بێشەرمانە بانگەشەی ئەوەی کرد کە گۆیە ئازادی بەیان و قەڵەم یەکێکە لە شانازیەکانی ڕژیمەکەی. ناوبراو داوای لە ڕۆژنامەنووسە گوێ لە مستەکانی کرد کە ئومید بخولقێنن. وتەبێژی سوپای پاسدارانیش ڕۆژێک پێشتر هەمان داوای لە ڕۆژنامەنووسان کردبوو. ئەو چونکە دەزانێت کە قسەکانی خۆی و سەرۆک کۆمارە جەلادەکەی کارامەیی پێویستی نییە هاوکات هەڕەشەشی دەکرد. بەڵام ئەوەی ڕوویدا دەری خست کە ئەم جۆرە هەڕەشانە کاریگەری ڕابردوویان نەماوە. ئەکبەر منتەجەبی سەرۆکی دەستەی بەڕێوەبەرایەتی سەندیکای ڕۆژنامەنووسانی پارێزگای تاران لە وتوێژێکدا لەگەڵ ڕۆژنامەی هەممەیهان زۆر گوێرانە بارودۆخی ئێستای ڕۆژنامەگەری لە ئێرانی بە سەردەمی ڕەشی ڕۆژنامەگەری ناوبرد. واوتی کە ڕاپرسیەکان دەری دەخەن کە لە ساڵی ڕابردوودا زیاتر لە 100 ڕۆژنامەنووس دەستگیر کراون. ڕۆژنامەی هەممەیهان کە ئیلاها محەممەدی یەکێکە لە پەیامنێرەکانی لە وتارێکدا بە ناونیشانی پەیامنێران نەجاران تەنیاترن و چاپکردنی وێنەیەکی ئەو نیلوفەر حامدی پەیامنێری ڕۆژنامەی شەرق یادی ڕۆژنامەنووسانی زیندانی کراوی بەرز نرخاند. هەممەیهان تەنیا بە نووسینی ئەم بابەتە بە سەندەی نەکرد و لە راپۆرتێکدا لیستی دوور و درێژی لە ناوی ئەو پەیامنێر و ڕۆژنامەنووس و فۆتۆگرافرانە خستە ڕووکە لە سەرەتای ناڕەزایەتیەکانی دوای گیانبەختکردنی ژینە لەلایەن بەکرێگیراوانی کۆماری ئیسلامیەوە دەست بەسەر کراون. ڕۆژنامەی شەرقیش بە چاپکردنی وێنەیەکی نیلوفەر و ئیلاها لە لاپەڕەی یەکەمی خۆیدا و لە وتارێکیدا لە ژێرناوی خەمخۆری هەفتەیەم باسی ئەو بابەتەی کردووەکە ئەم دوو ڕۆژنامەنووسە کاریان لەسەر کردووە و ساڵی ڕابردوو لە ڕۆژی ڕۆژنامەنووسانی تاران لەلایەن کۆمەڵەی ڕۆژنامەنووسانی تارانەوە هەڵبژێردران. ڕۆژنامەی سازەندگیش بە شێوەیەکی بێوێنە لە بابەتێکدا بە ناونیشانی ئێمە تۆمەتبارین ئاماژەی بۆ زوڵم و ستەمە سەرکوتگەرانەیە کردووە کە ڕژیم لە دژی ڕۆژنامەنووسان ئەنجامی داوە. فائیزە موئمنی لە بەشێکی وتارەکەیدا لەم ڕۆژنامەیەدا نووسیوێتی ئەگەر ڕۆژنامەنووس هەواڵی گەندەڵی بڵاو بکاتەوە ئەوە یەکەم کەسەکە دەستگیر دەکرێت. ئەگەر ڕۆژنامەنووس هەواڵی کوشتنی ناڕەوای کەسێک بڵاو بکاتەوە یەکەم کەسە بەر لە تاوانبار یان تاوانباران دادگایی دەکرێت. هەروەها مین و بەدیعی ڕۆژنامەنووسی دێرین و مامۆستای زانکۆی خەبەری تارانیش لە ڕۆژی پەیامنێری داوتوویەتی ڕۆژنامەگەری لە دۆخێکی باشتان نییە چونکە پەیامنێران دەبێت گەلێک هێڵی سوور لە بەرچاو بگرن.
ناوبراو بە دروستی باسیلەوە کردووە کە ئەمڕۆ تۆڕە کۆمەڵایەتەکان توانیویانە جێگەی زۆرێک لە میدیاکانی هەواڵ بگرنەوە چونکە خەڵک بەبێ هیچ سانسۆرێک دەتوانن هەواڵ و زانیاری بەدەست بهێنن. کۆماری ئیسلامی یەکێکە لە گەورەترین سەرکوتگەرانی ڕاگەیاندن لە جیهاندا. ئێداعەکانی بەرپرسانی ڕژیم بە تەواوی ئاراستەیە و هێزە ڕانتخۆر و گەندەڵانەیەکە چارە نووسیان بەسراوەتەوە بەم دەسەڵاتە چاوسێنە روستەمکارەوە. ئەگینا کێ هەیە نەزانێت کە ئێرانی ژێر دەسەڵاتی کۆماری ئیسلامی بە زیندانی ڕۆژنامەنووسان ناسراوە. سەرانی ڕژیم لە مانگی گەلاوێژی ساڵی 1970ەوە کە مەئمور ڕۆژنامەنووسەکەیان لەلایەن تاڵەبانەوە کوژرا، هەروەها ڕۆژنامەنووسانی فەرمی و ڕێگە پێدراو لەم ڕۆژەدا ڕێوەڕسمی پڕ لە درۆ و دووڕووی بەڕێوە دەبن. بەڵام مەراسیمەکانی ئەمساڵ کەمێک جیاوازتر بوون لە مەراسیمەکانی ساڵانی ڕابردوو. ئەمساڵ بەشێک لە ئەندامانی میدیاکان بابەتی لە قاودەریان سەبارەت بە گوشارەکانی ڕژیم بۆ سەر پەیامنێرانی بەشی ڕۆژنامەوانی نووسی. ئاستی ئەو جەسارەت و گوێریەی کە لە نووسراوە و بابەتەکانی بەشێک لە میدیا ناوخۆیە ڕێگە پێدراوەکان و هەروەها پسپۆڕان و مامۆستاکاندا بەدی دەکرێت سەبارەت بە بەرگری لە ڕۆژنامەنووسان دەرەنجامی ئەو هاوسەنگی هێزە نوێیەیەکە لە نێوان جەماوەری خەباتکار و ناڕازی و کۆماری ئیسلامیدا پێک هاتووە. ئەم هاوسەنگی هێزە نوێیە ئاکامی چالاکی شۆڕشگێڕانەی ژنانی ئازادیخواز، ئازادپۆش و وێر، دادخوازانی شێلگیر و خەباتکاران و ناڕازیان و هەروەها یادەوەری ئیلهام بەخشی گیانبەخت کردوانی ئەم شۆڕشەیە.